ئەمە وەکو سنوور وەکو ناوجەرگەی هەرێمی کوردستان یەکەم جارە ئەو شتە ڕوو بدا لە منتیقەی ئێمە کە تورکیا بێ لە ناوەڕاستی هەرێمە، یعنی بگرە بەشێکی ناوەڕاستی عێراقشەکە نەکەرهین. تۆ سنوورت لەکوێیە؟ سنوور لە هەزاران کیلۆمەتر دوورە. ئەو لە سنوور ڕاستە بردومانەکە کە ئەینی پەکەکە و لەسەر مەترسی خۆی، بەڵام تۆ شوێنێکی وەکو ناوچەی خاڵخاڵان ناوجەرگەی هەرێمە، ناوجەرگەی هەرێمە. دوای ئەوەش ئەگەر حکومەتی هەرێم لەمە بێ هەڵوێز بێ کارە ساتە، یعنی تۆ لە ناوجەرگەی دڵت دەن